بۆچی پەیوەندیت بەو جیهانەوە کرد یان بۆچی هەوڵتدا زیاتر زانیاری لەسەر ئەو پرسە کۆ بکەیەوە و دواتر یاداشتیشی بکەوی بیکەی بە کتێب چی هانی داوی وە چۆن پەیوەندیت بەو بابەتەوە کرد؟ یەکەم دەسەڵاتی منە نەبووە، ینی اختیاری من نەبووە. ڕۆژە ڕۆژان بیرم لەوە نەکردێتەوە من لەگەڵ جننا قسە بکەم یا لەگەڵ شتێکا قسە بکەم. ئەوان ڕێگەیان بە من گرتووە و پێداوی کاک ماحەوم بێ زەحمەت چیت بەسەر هاتووە ئێستا شەر لەگەڵ یانی مەبەستی لەگەڵ جنەکانە؟ بەڵێ بەتاکید وجودیان هەیە لەگەڵمانە. کاک ماپان من تێناگەم بەڕێزت دەتوانێت حەزقەیەلی جەماعەت ببینی لە شکلی مرۆڤ بەڵام خەڵکەکە ناتوانێت یان بینێ. ئەجاگەر تۆ ئەو بیبینیایە وەکو من ئەوە وەختاوی هەموو بە ماکوان. کاک بیلال دەڵێ باشە کاک ماپان کە سوکار چی ئەڵێن سەبارەت بەوەی پەیوەندی تۆ جنەکان؟ هیچ هەندی من وجنە کە سوکار میلاقیان چی خۆوانیان ئیزعاج نەکردن. کاک ڕێباز حەیدەر ئەڵێ کاک ماپان کاتێک ڕاقی و حەنانە و ڕوحانیەتی تۆیان برد بۆ دنیای جنەکان بۆ خزمەت شێخ بەرقا. یە باسی ڕوحیانەتی کردووە ڕاستی خۆمیان بردەوە بۆچی ڕوحیانەت؟ ڕوحیانەت نییە ینی بۆی ڕاستەوە ئەوان هیچ جنێک ناتوانێت تەسەڕوفات بەسەر ڕوحی ئینسان و کە ئیلا خوای متعال نەبێت. بەڵێ پرسیارەکە بخوێنەوە بەس ئەوی بەڵگەی بۆ ڕاستکەمە. ئەڵێ کە بۆ خزمەت شێخ بەرقان لەو کاتێ جستەکەی تۆ چی لەسەر هات؟ بە جستەوە ئەڕۆیشتی یان جستەکەت بێهۆش بوو مەبەستیە ئایا ڕوحەکەی تۆ بەڵام کە ڕوحەکەی تۆیان نەبردێ ئیتر دەستکاری چەند ڕۆژێکی ژێستاوە بڵاو بیەوە کە تۆم پەرتوکەت دزیوەیی کەسێکتری عەرەبە کردوتە بە ناوی خۆتەوە و دوای ئەو کەسەکە وتت داوای لێبوردنی کرد دواتر هەنێک لە مولحیدەکان ئەو شتیان زیندوو کردەوە. ئەم برایش خوا جزای خێری باتەوە چوو بۆ بڵاوی کردبوو کە گوایە ئەم کتێبە تەمانی سەد من مەملەکەتی عیشقم نووسیوە مەملەکەتی مولحیدم نووسیوە مەملەکەتی سەرابستانم نووسیوە مەملەکەتی بەتەمام مەملەکەتی بەهەشت و جەهەنەم بنووسم مەملەکەتی خوا بنووسم. ئەمانەمی مەجموعەیە زنجیرەیە کتێبن. هەر ئێستا بڕۆ بە عەرەبی بە ئینگلیزی لە گوگڵا بلەی بە دەیان ناونیشانیتری شدێ بۆ یەت بەوە ینی باشە من لە مەملەکەتی ناڵم لە نەرویج چوون بۆ ماسیگرتن خەریکی ماسیگرتنم لە بەشی دووەمە ئەشوە ماڵی هێرۆ لەگەڵ ماڵی کاک مستەفایە خەریکی برنج خواردنین لەگەڵ عەلی یەمەنیە مزگەوتی خۆمان فرێدریک کستات تا 6 بەش ئەڕۆ باشە کووە ئەدەی وەرەوە من ئەگەر ڕاستەکە نەڵێ ماکوان بردوێتی ئەمەی من چیرۆکێکە لەسەر زەویە باسی سەر زەویە باسی ئینسانە لە واقعی ژیانی منایە ئەجارە بەشی یەکەم ڕۆشتووە وا بەشی دووهەمیە تازە ئەم هاتووەڵێ وەڵا جا ئەو تەحداکەش بۆیە کردم وتم ئەگەر توانیان لە پاشبەندی لە پێشبەندی لە ناوەندی لە پەرەگرافێکی لە دوو پەرەگرافی بابە لە لاپەڕەیەکی هاتن توانیان وتیان ئەمە لەوەی ماکوان ئەچێ باوکم وعد بە پێش هەموو شتێ دەفتەرێکی هەدیان بەمێ دەفتەرێ پارانی $10,000 هەدیە ئێمە ئینجا بێت مناقەشەکەشی لەگەڵاکەم ئەگەر ڕاستی کرد ئەو وعد بێ من لە ژیانمان نەنێم و ناو ئەنتەرنێت و کتێبیش نەنووسم و واژش لە قەڵەم و کیبۆرد بێن. کتێبەکانی مەملەکەتی شەیتان مملەکەتی شەیتان قسەم لەگە کاکە ماکوان کرد برا ئەو شتانی کە لە مەملەکەتی شەیتانە گوێم لێ بووە بەڕاستی برایەک نووسەیەکی بۆ ناردم بەسکۆ خۆی مەجارم لێ تماشاکەم بەڵام ئەوەندەی گوێم لێ بووە لە خەڵکە گوتم برایە ئەو تۆ بێ بۆ خۆت ئەتۆ چوبی ئەو جیهانە یعنی مەسحور ببیت چوبی ئەو جیهانە چونکە ئەوەی کە ئەڵێ ئەمە حەقیقەتێک ئەمەی کە ئەیلە ڕاستەکە بەڵام لە شوێتی ناوانە ئیتر وتی ماوەستە تو بۆ خۆت دەزانی من بە زمانێکی ئەدەبی نووسیمە